تۆ ئەگەر ئەتەوێت لەگەڵ منابی لەگەڵ ڕەودبی من ئەمیرت بم من مامۆستاد بم ئامۆژگاریت بکەم پێکەوە کار بکەین بۆ ئەم دینە ئەو ئامادەی ئامادە بخوێنە. یەکەمین هەنگاو ئەوەڵین هەنگاو سەرەتا هەنگاو گرنگترین هەنگاو لە هیچ شتێکی تر بەمە دەست پێ ناکەین ئەبێ ئەم کتێبانە بخوێنی. بۆیە ئەو کەسەی لەگەڵ ئێمە ئەکەوێتە ڕێ لە مەدای 3 ساڵە 6 کتێبە خوێنێ ئیمتیحانیشی تیادا لە 170 بێبێنێ. بۆیە ئەمەمان بەلاو مهمە زانستی شەرعی واقعناسی برایەتی دینی هەر کەسە لەگەڵمانەکەوێتە ڕێگا پێڵاوی بۆ دانێنەوە لە خزمەتیین. زۆر جێی خۆشحاڵیمە لەوەی کە گەنجێکی مسلمان برایەکی بەڕێز کەسێکی محتەرەم خوشکێکی بەڕێز ئەوێ کە پێکەوە ئیشکەین بۆ ئەم خزمەتی ئەم دینە بکەین و ئەم ئەزمونەی لە عمرما فێر بوو منیش لە هی گەلانەوە لە هی کتێب و لە هی تعلیم و فێربوونی ژیانی خۆم و بیگەێنم بە جەنابت و چۆن بتوانین ئیشەکە زیاتر بکەین ئیشەکەمان بەو سێشتە دەست پێکە. ئەوەڵ هەنگاو ئامادەی ئامەدی ئیسلامی بخوێنە. کتێبەکانی هەمووی دانراون داونلۆ دەکرێت هەر موقعەکە بنووسە ئامادەی ئامەدی ئیسلامی لە ئینتەرنێت خۆی کتێبەکان هەمووی لێشان نووسراوە پۆلی یەک لێدا نووسراوە کتێبەکان یەکەم پوختەی پایەکانی باوەڕ اینجا سەرباسەکانی نووسراوە لە ئەخیرە نووسراوە هەموو کتێبەکە بە PDF دای بەزێنە لای خۆت بیخوێنە 4 ئیمتیحانت تیادا 8 کتێبت پێگەێنین ئینشاءڵڵا لە هەر شوێنێک بی ئیشی ئێمە ئەم کتێب خوێندنانەیە